سڵاو و جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ و هاودەمانی بەرنامەی زمانێمە خۆشحاڵین ئەڵقەیەکی دیکەی زمانێمە بۆ گفتوگۆکردن لەسەر کارکتەری نێوڕۆمانەکان کۆمان دەکاتەوە. زمانی کارکتەرەکان دەبێت لە نێوڕۆمانەکاندا چۆن بێ؟ ئایا نووسەر چۆن دەتوانێت خۆی لە زمانی خۆی ڕزگار بکە و بتوانێت زمانێکی جیالێکی خۆی بداتە کارکتەرێک کە زمانی کارکتەرەکە بێ؟ ئەمانە گفتوگۆ دەکەین لەگەڵ میێوانی ئەمجارەمان دکتۆر گۆران سەباح ڕەخنەگر و توێژەر و نووسەرێکی هۆشیار و ورد لە بواری ڕۆمان و توێژینەوە لە بارەی ڕۆماندا. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ ئێوە. نازانم من لەگەڵ دکتۆر گۆران من لە کۆساران و ئەویش لە گەرمەسێرە ستۆدیۆ بۆتە دوو کەش هەوای جیاواز. چۆنە بە تیشێرتێک و ئێستا خەڵک دەڵێ یان گۆران یان عەزەدین شێتن. ئەم پێشتر زۆر سەرماورد بووم، بەس ئەوە ماوەکە تقریبان 6 مانگە ئەم بە ئاوی سارد خۆم دەشۆم، یعنی ڕۆژانە 2 دقە 3 دقە لەژێر ئاوی سارد ساردم، وەگە بچمە مەزبەح بۆ مەلەوانی 5 دقە لە ناو بەفراوم. ئەو بەڕاستی هەندێک توند تۆری کردیمەوە، ینی لە قەسرۆکی ڕزگارت بووە. ئارێوڵە سەرما بردەی ڕزگارم بۆ دای من گەرمامە ئێستا نازام سەیرە زۆرکەش خۆشە بڕاستی لە هەولێر ئێستا باشە، زۆر باشە. گوتم بە نەڵێن یەکێکیان نەزۆر کەشەوە چۆن عەزەدین بلوزێکی زستانی و دکتۆر گۆرانیش تیشێرتێکی هایم گەنجم جارێ یعنی من پیر بووم. باشە ڕیشیشم پێوە دیارە. دکتۆر بەر لەوەی باسی زمانی کارکتەر بکەین دەمەوێت بزانم زمان یەکێکە لە کۆڵەگە سەرەکیەکانی ڕۆمان دەبێت نووسەر زمانێکی پارا و شارەزاییشی لە ڕێزمان هەبێ ئەو جار بنووسێ یان گرنگ نییە؟ با زۆر گرنگە. هەر ڕۆمانێک بێنی بەڕێی من زمانی لێ بستێنیەوە هیچ نامێنێتەوە. هەموو ئەوانی دیکە مەسەلەن تەکنیکە هونەری نووسینە بۆ نمونە ڕەگەزەکانی ڕۆمانە هەموو ئەوانە دوای زمان دێ. ئەگەر تۆ وەستابی لە هەموو ڕەگەزەکان لە تەکنیک بەڵام زمانت کلۆڵ بێ هەموو ئەوانی دیکەش سەقەت دەکە، کەواتە زمان چەقە بۆ هونەری نووسین ڕۆمان، هەر بە تایبەتی بۆ ڕۆمان زمان چەقە بۆ نمونە هەواڵسازێکی شکاکە. ئەگە بەراوردی بکەین بە هەڵچنینی دیوار زمان شاوڵەکەیە کە ڕاستی دەکات، ڕاستی دەکا و زمان دەتوانێت هەندێک عیب و ئاری دیکەش داپۆشێت ئەگەر زمانت باش بێت. من برادێکی خوێنەر هەبوو گوتی دەقێکم خوێندەوە ناوەڕۆکەی زۆر تۆکمە نەبوو بە زمانەکەی ئەوەندە شیرن بوو گوتی دەمی سەر چەندی ڕێک بخۆن گوتی کاتێک کەستم کرد خلاصم کرد هەموو خوێندەوە. دەتبا زمان لەگەڵ خۆی دەتبا و کە دەرێن هونەری نووسین ڕۆمان یعنی چیان زۆر جار ئەو دەستەواژەی بەکاردێنە. بەڵێ یەک لە شتەکان ئەوەیە کە ئەتوو نووسەر زمانی نووسەر وردەکاری تێدا بێت، یعنی حسابی وشەی کرد بێت. بەداخەوە ینی زۆربەی نووسەرانیمە ئەو وردەکاریە نییە لە نووسینیان کە دەخوێنیەوە ینی هەست پێ دەکەی. ئەم زۆر جار کە ڕۆمان دەخوێنمەوە یعنی ڕەنگە برێن ئەوە مطلق بیڕەهابی، بەڵام هەموو ڕۆمانە کوردیەکان هەر هەمووی لە هەندێک جێ دەرێم سەتانەوەتیان بەس لەوەی لە جیانەکردنەوەی دەمی ڕابردوو ڕانەبردوو وەرە بە هەڕەمەچی ڕۆمانێک هەڵدەبژێرین کوردی تەمەشا دەکەین ڕابردوو ڕانەبردووی لێ نەکردەوە. ئەمن ڕۆمانێک بۆ پێشنیار دەکەم بزانم هەمان ڕاتەیە مرۆڤی هەرزان. مرۆڤی هەرزان لە بەرەوەی بەخۆم نووسیتم تەمەشاکە ئەمن هەر قسەیەک دەکەم هەر ڕەخنەیەک لە خەڵکی دەگرم هەتوو لە دەرەوەی باز نەکەی نە ئەم یەکەم جار لەسەر خۆمی تەطبیق دەکەم. یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە وتارێکم نووسی لەسەر بنووسە خوێنی جەبار جەمال پاش وتارەکە ئەم چوومە ڕۆمانی مرۆڤی هەرزانم خوێندەوە ئەری گوتم بزانم ئەمیش ئەوهامە بەس هەر بەڕاستی ینی بە چاوی ڕەخنەوی زۆر بەوردی بە چاوی ڕەخنەی زۆر بەوردی خوێنمەوە نەمدیتەوە لەبەرچ لەبەرەوە ئەم پێشی بڵاوکردنەوە زۆر حسابی ئەوم کرد بوو. یعنی ڕۆمانی مرۆڤی هەرزان وەرە تەمەشاکە هێڵە گشتێکەی جێڕانەوە بە ڕانەبردووی سادەیە کە زۆر قورسە. ئیلا ئەگەر جار بەجار کە
شتێک دەگەڕێنەوە پاش بوویتە ڕابردووی سادا یان ڕابردووی دوور ئەگەر نا تەواوی ڕۆمانەکە بە ڕابردووی سادێ بەڵام ڕۆمانەکانی دیکە کە دەخوێنمەوە ئەو گرفتەی هەر زۆر بەزەقی دیارە هەر دەتوانین لاپەڕی یەکەم دەمی ڕابردوو ڕانەبردووی لەک نەکردیتەوە تێکەڵاوی کردیە فەرقی هەیە زامن ویستم ڕێژەکەکەم کەمەوە لە 100%ەکە ئێستا ڕۆمانێکمان دیتەوە باست کرد ئەو خاڵتەی تێدانی ئەو ڕۆمانی مرۆڤی هەرزانە ئەو شێکێکە لە ڕۆمانەکانی مرۆڤی هەرزان بەڕاستی ئەم زۆر پێوماندی بوومە زۆر باشەکاری ناو ڕۆمانی مرۆڤی هەرزان بەڕاستی هەموو ئەوانەیە کە ئەمن دەڵێم لەسەر ڕۆمان لەسەر خۆم یەکەم جار تەطبیقم کردی باسی ئەو تارەت کرد لەبارەی ڕۆمانەکەی بنووسە خوێن جەبار جەمەڵغەری بنووسی وتە من نامەوێت باسی وتارەکە بکەین تەنیا دەربڕینێکی بەڕێستان کە دەڵێ نەدەبووە بهێتە چاپ و بڵاوکردنەوە لە ڕێزمانی کوردیدا لە دیالێکتی ناوەڕاست با بڵێن لە سۆرانیەکەی دەڵێ نەدەبات چاپ و بڵاو بکرێتەوە ئەوەی تۆ دەیڵێی لەو ڕێزمانەدا من بەرچاوم نەکەوتووە ئامانجێکت هەیە لەو شێوە گوتنە خۆی ئەمن ئامانجی من بە ئەنقەز دوام کردیە دەوڵەمەندکردنی زمانە ئەو شێوازە تەمانەوە بکردنا دیارە نەدەبا ئەم کتێبە بڵاو کراباوە ئەو لە ناوڕاست دوا دەڵێنەوە نەدەبا بڵاو کتێبە بڵاو کراباوە هونیە طبعاً مەرجە و بکردنا دیاریشە باشە بەڵام لە بادینی شێوازێکی دیکەیانە هەیە هەر هەمان مانا دەگەێنێ بەڵام شێوازێکی جیاوازە بۆ بکردنا دیار مەسەن دەڵێ ئەم نەدەبا ئەم کتێبە بەهات با بڵاوکردنەوە بێتە بڵاوکردنەوە یا مەسەن بۆ نمونە دەڵێ حەیف ئەو قارەمانە نەدەبا بەهات با کوشتن یعنی نەدەبا بکوژرابە ئەو بە هەبی زۆر جوانە بۆ نەبێت زۆر چاکە بە ئامانج ئەوم کردێ بۆ ئەوەی شێوازی جۆرا زۆرمان هەبی بۆ دەربڕینی هەمان شت کە دەوڵەمەند بوونی زمانە بڕی من با کاتەکە زیاتر بدەینە بابەتە سەرچێکەکەمان کارکتەری ڕۆمان هەر یەکە و زمانی خۆی هەیە شێوازی دەربڕینی خۆی هەیە بە پێی ئاستا ڕۆشنبیریەکانی تاکەکان زۆر جار ڕۆمان نووس ڕەنگە بە هەڵەدا بچێ و زمانێکی دی بداتە ئەو کارکتەرانە تۆ پێت وایە کارکتەر دەبێ بە زمانی خۆی قسە بکە بە تایبەتمەندی کەسێتی خۆی پیشەگەری یان شوێنی ژیانی یان دیالێکتی ناوچەیی ئەمانە چۆنەر لای تۆ خۆی جارێ بە ئەمن سوپاست بکەم بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە چونکە بەڕاستی ئەو هەموو ڕۆژنامە نووسە دێن قسە لەگەڵ ڕۆمان نووسان دەکەن هەتا ئێستان بەبەرچاوم نەکە تێبەڕاستی بابەتەی ئەوها باز بکەن کە ئەو وردەکاریە کام دەڵێم هونەری نووسین ڕۆمانما باسی زمانمان کرد شتێکی دیکەی هونەری نووسی ڕۆمان ئەوەی کە ئەتوو ورد ببیەوە لە زمانی کارکتەر زۆر گرنگە لەبەر ئەوەی زمانی کارکتەر پەیوەندی بە ئەو جیهانە هەیە کە ئەتوو دروستی دەکەی لە ناو ڕۆمانەکە پەیوەندی بە باگراوندی یان پاشخانی معریفی کارکتەرەکە هەیە و پەیوەندی بە لایانی کۆمەڵایەتی و خێزانی و پەروەردەیی ناو ڕۆمانەکەدا هەیە نووسەر لێرە دەتوانێت دەری بخە تا چەند شارەزایە لە نووسین ڕۆمان کاتێک تۆ کارکتەرە کتێبوو نمونە جوتیارە ئەگەر ئەو پاڵەوان بێت بۆ نمونە کارکتەری سەرچی بێت جوتیارە کارکتەری سەرچی ڕۆمانەکەت بێت ئەگەر بە چاوی وی شتەکان بجێڕەویان ئەگە بەخۆی کەسی یەکەم بەخۆی ڤەرجێڕ بێت دەبێ هەموو شتەکان دەوروبەری ئەو کابرایی بە ئاستی ئەو جوتیارە بێت بۆ نمونە تۆ مێتافۆرێک باز دەکەی ئین ئەکری ئەتوو کابرا جوتیارە لە گوندێکی دوورە دەست دەژی خەریکی کوشت و کاڵ و خەریکی ژیانی ڕۆژانەی خۆیەتی بێ بە ئاستی کابرایەکی ئەکادمی قسە بکات ناکرێت ئەوە چاڵە ئەوە هەڵەیە ئەوە بێزارت دەکا ئەوە نووسەرەکەیە چوتە ناو جوتیارەکەی کە غڵەتە بۆیە دەبێت نووسەر ئاستی خۆی دابەزێنێتە ئاستی کارکتەرەکان دەبێت خۆی جوتیارەکە بکاتە کەڤەری کەسایەتی خۆی تا لە قسەیوی دەبێتەوە بزبت بەڵام لە ناو ڕۆمانی کوردی پێچەوانەیە چۆن
نووسەرانمان چ دەکەن کارکتەرەکان دەینە ڕێزی ئاستی خۆیان نابێ ئەوە بۆ منە تۆ کاکە کارکتەرێک تێ لە بازاڕی شت دەفرۆشێم ڕێزم هەیە لە بۆ هەموو ئەوانێک کە لە بازار ئیش دەکەن و شت دەفرۆشن ئەم بەخۆشم ڕۆژێک ڕۆژان شتم فرۆشتی لە بازار باشە ئەتو زۆر زار ئەمن بەناو شێخەڵادا دەڕۆم یان بەناو بازاردا دەڕۆم جێم لە قسەکردنیان دەبێت ها باشە ئەگەر ئەو کارکتەرێک بێت یان لە دیمەنێک یەکەکی وها قسە بکات دەبێ بۆ سروشتی خۆی قسە بکات تۆ کە دەچێ بازار ناسیاوێک دەبینی کارت کردووە لە بازار دۆستێکی ئەو سەردەمەیە خەریکی کارەکەی خۆی هێشتا ئەو عارەبانچی هێشتا ئەو دوکاندارە پێم وایە تۆ هاوسەنجێک لە نێوان لە شێوە ئاخاوتن دروستەکەڵی پێی دەڵێ ماندی نەبی بەڵام ئەگەر بچێ زانکۆ مامۆستاکەندەرەی ئەو کاتت باش ئەو کاتت باش ئەجا ئەو نمونەش زۆر باشە مەسەن تو ئەو برادەرە دەبینی دەری ماندی نەبی ئەو دەرێ ئەو چ دەکەی لە بازاری جوابی ماندی نەبیەکە زۆر سادەیە هاوسەنجی تی و هاوسەنجیش نییە جوابی ئەو نیە بەڵام وەکو جواب وەردەگیری ڕۆمانەکەم خوێندەوە لەسەری شنووسی کارکتەرێکی هەیە 13 ساڵە و پاکەتیش دەفرۆشی لە بازار کاکە کە ئەو کارکتەرە 13 ساڵە قسە دەکا لە تووابی ئەوە فەیلسوفێکە قسان دەکا هەر بەڕاستی ئەو کارە ساتە بۆیە ڕخسەتی بچووکم دێ ئەگەر بێت و بتەوێت مفاجەیەک دروست بکەیت لەو شێوە گوتنە بۆ ئەو تێبینیەی تۆ کە لە کۆتاییدا تۆ تێبینیەکەی خۆت بجێڕیەوە پەشیمان ببیەوە لە کۆتاییەکەیدا دەربکەوێت کە ئەو پاکەت فرۆشە 13 ساڵیە 3 ساڵە کتێبی فەلسەفی دەخوێنێتەوە باشە ئەو کاتە دەگەی ئەو قەنعاتی کە بەڵێ شێوازەکە زۆر ڕاز بوو بەڵام دەرەنجامەکەی ئەوانیە دڵنیامە دەزانین چۆنە ئەتو یەکەکی 13 ساڵی بێنە کە لە ژێر دنیایەک گۆڕانکاری ناوە فسیۆلۆژیدایە تازە دەبێتە مڕاهق و لە ژێر دنیایەک فشاری قوتابخانەدایە فشاری ناو برادرایەتی فشاری قوبولبوون لە ناو گروپێک لە برادران ئەگەر نازانم چش بخوێنێتەوە هێشتان ئیدراکی عقلی و پاشخانی معریفی ناگاتە ئەو شێوازێکە تۆ بێ هەر بابەتێکی بدێ بتوانێت تەواو کەڤەری بکە بتوانێت بە هەموو شێوازێک حەقی هەندێک لە دەستەواژە و ئیستلاحاتەکان فێر دەبێ هەندێک فێر دەبێت دەتوانێت وەکو توتی بڵێتەوە ئەمن هەیە جاری وا هەیە مەسەن بۆ نمونە 12 ساڵ 10 ساڵ قسەی زۆر جوانە ئاساییە قسەی ڕێکوپێک بوو جوان بێمە ڤیددیوەکمان دیت منداڵێک قسە دەکاتەوەی کە پاسکری نەبوو زۆر بە جوانی و بەڕێزەوە قسە دەکاتەوە ئاساییە بەڵام نەک بابەتی فکری زۆر کە لە ئاستی 13 ساڵی و مڕاهقی دانیە کاکە ڕاست لە ئاستی هەرزە کاردانیە شتێکی دیکە لەسەر زمانی کارکتەر دەبێت سروشتی خۆی قسە بکات بە سروشتی ئێمە دایلۆگ کە دەڵێن زمانی کارکتەر ئەگە کارکتەرەکە بەخۆی ڤەژێر بێت یان زیاتر لە ناو دایلۆگ بە دیار دەکەوێت وایە دایلۆجی ناو ڕۆمانی کوردی 98 سەقەتە ئەم بەتحەداوە قسەی دەکەم لە ڕووی زمانی کارکتەرەوە لە ڕووی زمانی کارکتەرەوە چونکە سروشتی نیە نا یعنی مەسەلەن بۆ نمونە وەکو تازە و نمونەی باسمان کرد کابرا ئەگەر لە بازار ببینی دەرێ ها ئەو چ دەکەی لە بازار یان ئەو کۆڕت کەتیتە ئێرە کەواتە ئەتو لە ناو کارکتەر دێ نووسەر ڕنگ دەداتەوە نووسەر تێدا زاڵە سێ شێواز بزان سێ ستایل هەیە کە نووسەر دەبێت زۆر ورد بێت ستایلی نووسەرەکە ینی ئاستی نووسەرەکە ئاستی زمانی نووسینی نووسەرەکە ئەوە یەک ئاستی کارکتەرەکە و ئاستی ڤەجێڕەکە ئەوەی کە لە ناو ڕۆمانەکە دەجێڕێتەوە یان دەرەوە چکە زۆری جیاوازی ڤەجێڕمان هەیە ئەتو دەبی زۆر ئاگاداری ئەوە بی ئێستا دوو ڕۆمان نووسەنە یەک لەوانە واڵاس ئەوی دیکەش جۆن ئەبدایک ئەوانە دژی یەکن واڵاس زۆر وەستایە لە زمانی کارکتەر لە مقابلێک لێ دەپرسن دەرێن تۆ کە کارکتەرەکان حەز لێ مەسەڵەن جێت لە دەنجیان بێت چکە زۆر سروشتینە دەڵێ لەبەرەوەی ئەم زۆر نزیکم لە کارکتەرەکە جوانە دەبێت نووسەر زۆر نزیک بێ لە کارکتەرەکەی بەڵام جۆن ئەبدایک زۆر دوور لە کارکتەرەکەی وەکو جیمز جۆیسی
ئەوانە ڕۆمانیان بێزارکەرە ڕۆمانەکانیان بێزارکەرە لۆ چکە کارکتەرەکان هەموو بەیەک دەنگ قسە دەکەن تۆنی دەنجیان وەکو یەکە بۆیە نووسەر لێرە وردەکارێکە دەست پێ دەکات تۆ یەک کەس دەبینی لەناو هەموو ڕۆمانەکە قسان دەکا بە ناوی جیاواز نووسەر نمونەکە لەناو هەموو کارکتەرەکاندایە دکتۆر گۆران باسی جوتیارت کرد با بڵێن جوتیارێک خەریکی جووتکردنە لە گوندێک مامۆستایەکیش لێ مامۆستایە دەچێتە گوندەکە دەرز بڵێتەوە لە ڕێگا جوتیارەکە دەبینێ باشە جوتیارە مامۆستایەکە بە زمانی خۆی نزیک لە گوندەکە سڵاوی لێ دەکات ئایا وەڵامی جوتیارەکە لەسەر هەمان ئاستی ئاخاوتنی وێ نەخێر ئەو بۆ من دەڵێ ماندوو نەبی یان دەڵێ سلام علیکم یان دەڵێ سڵاوت لێبێ بەڵام ئەو دەڵێ هەی بەخێری مامۆستا ناڵێ مامۆستاش چونکە مامۆستایە بۆتە مامۆستا زمانی جوتیارەکە زمانی خۆیتی نووسەر لێرە ئەگەر ئەو دیالۆگە لەسەر زاری هەر شێ بجێڕێتەوە دەبێت زمانی جوتیارەکە هەر قسە دەنجی جوتیار بێ دەبێت دەنجی جوتیار دەبێت دەنجی خۆی بێ ئێستا مەسەلەن بۆ منە لە ڕۆمانەکەی جەباری بنووسە خوێن ئەمن لە وتارەکەش باسم کرد ئەمنە گدەین ئەمنە شتێدایە ناوی نەسرە ڕائید نەسرە ئەو ئەمنەکە قسان دەکە زۆر معجیبی بووم ڕاستی هەر دەرێ ئەمنە خۆ ئەمنمانەیتە بەس جێمان لێ بوو ئادرێن کاکە ئەوە کابرا گیرا بوو ئەوها قسەی دەکرد سوورەکەت بە تەواوی دەدات بزان ئەو لێرە سەرکەوتوو بووە لەو کارکتەری زۆر گرنگە ئەوە یا مەسەلەن بۆ نمونە ئەتوو دکتۆری پزیشک طبی کە قسان دەکە عادەتەن دکتۆر کە قسان دەکەن زۆر وشەی عەرەبی و ئینگلیزی تێدایە ڕاست کاکە لە ڕۆمانی دکتۆر دی قسە دەکا دەرەی مامۆستای زمانەوانیە ئێوە نابێ شکر مستەفا قسان دەکات خۆ ئەگەر بێ و دکتۆرەکە خوێنەر بێت خوێنەرێکی زۆر باش بێت و کوردێکی زۆر ڕەوان بزانێت و کارکتەری ڕئیسیبی لێرە دەرێن کاکە قەیناکە ئەو دکتۆرە و کتێب خوێنەرێکی زۆر چاکە و حەزی لە زمانی کوردی خۆ زۆر کەسێ مهندیسە و زمانی کوردیەکەشی زۆر باشە بەڵام ئەمن باسی ئەو دیمەنانە دەکەم کە مەسەلەن بۆ نمونە پاڵەوانی سەرەکی نەخۆش دەبێت لای دکتۆرەکە بەس لەو دیمەنە بەدیار دەکەوێت دەرەی فەیلسوفە قسان دەکە دەیبرێت کاکە ئەو عیلاجانە وەرگرە ئەو عیلاجانە وەرگرە 1 2 3 4 ئەو هادەکەی هەموو زۆربەی مستەلەحاتی ئینگلیزی و عەرەبی زیاتر عەرەبی بەکاردێن دکتۆر وایە بەڵام لە ڕۆمانی کوردی زۆر بە کوردێکی پەتی قسان دەکە کە ئیوی نیە دەنجی وی نییە ئەمن دەڵێم پێویستە ڕۆمان نووس بیل لەوە بکاتەوە بەر لەوەی ئاخاوتنی کارکتەرەکان تەوزیفکە یەکێک لە کارکتەرەکانی لاڵە پتە بێ زمانی بیگرێ هەمیشە ئەو دیمەنەی لەبەر چاو بێ بۆ ئەوەی لە تەوزیفکردندا لاڵە پتێک چۆن دەتوانێت وەکووی قسە بکە دەبێت بەو شێوەیە حیوارەکانی وی دابڕێژێ لەسەر ئەو بنچینەیە حیواری یان گوتنی هەموو کارکتەرەکان ئەوەی تو باسی دەکەی پلاندانان و وردبوونەوە حسابکردنە هەر بەڕاستی دەبێت حسابی لۆ بکەیت بەڵام ئەمن لە ڕۆمانی کوردی ئەو حساباتانە نابینم ئەو وردەکارێ نابینم شتێک هەیە با پێت بڵێم شتێکی دیکان لە کاتێک کە دێنە سەر زمانی کارکتەر شێوەزارەکان شێوەزار یعنی مەسەلەن بۆ نمونە کارکتەر هەولێریە بە سلێمانی قسە دەکات کارکتەرت خەڵکی پشدەر هەر قسە بکە دەیناسیەوە پشدەریە بە سلێمانی قسە دەکات نابێ ئەوە هەڵێ ئێستا ڕۆژێک ڕۆمانوس میران ئەبرام کورتە چیرۆکەچی خۆی بۆ من نارد گوتی گۆران کارکتەرەکەم ئەو چەند دیمەنە هەولێریە نووسیتم ئەتو هەولێرەکەی لەبەرەوەی خەرچی هەولێری لە بۆم پێدا بڕۆ زۆرم پێخۆش یعنی زۆر یعنی زۆرم پێخۆش گوتم وەڵڵاهی ئیشەی زۆر چاک دەکەی فعلەن چیرۆکەکەشی بڵاو کردەوە ئەو شوێنانەی کە هەولێریەکە قسان دەکات یعنی هەولێرێکی زۆر تەواوە زۆر جوانە چونکە نووسەر حسابی بۆ کردیەوە زۆر گرنگە ئەو وردەکاریانە دەچێتە ناوخانەی هونەری نووسین ڕۆمان کە بەداخەوە ئەمن لە ڕۆمان نووسانی کورد زۆر بەکەمی دەیبینە دکتۆر گۆران کەسێکی دیالێکتی ژوور و ڕێی بە سلێمانیدا دەکەوێت لە دقێکی ڕۆماندا جیا لە ئامانجە بنەڕەتیەکەی کە ڕۆمان نووس دەیەوێ لە گفتوگۆکە بیپێچێ من دەڵێم پێویست هەندێک جار هەندێک حیواری تێبکەوێ دوور لە ئامانجەکە ئەو حیوارانەش بریتی بێ لەوەی کە
کەسێکی سلێمانی لەگەڵ ئەو کوردەی باکوور لە هەندێک ڕستە لێک تێنەگەن بڵێ چیت گوت مەبەستت چییە ئەوانە پێویست نیە بەشێک بن لە گفتوگوێنی ئەوە کە دەڵم سروشتی بێ ئەوەیە یعنی ئێستام زۆر زار لەگەڵ کوردی باکوور قسەم کردیە زۆر زار هێلیان تێناگەم دەڵێم تکایە هەندێک هێواشتر قسە بکە ئەوە واقعەکەیە ئەتوو دەبێ چەند نزیک بی لە واقع زۆر زار هەیە دەڵێ تۆ کە ڕۆمان دەنووسی دەبێ لە هەموو دیمەنێک لە هەموو شتێک حسابی ئەوە بکەی کە ڕۆمانەکەت قەناعەت بە خوێنەر بکات قەناعەت پێکردبی قەناعەت پێهێنەربی ڕۆمانی کوردیکا قەناعەت پێ ناکە قەناعەت یعنی ئەتوو مەسەلەن هەر لە زمانی کارکتەر بەس ئەوە وەرگری قەناعەتت پێ ناکە یعنی ئێستا ئاخر ڕۆمان کە خوێن بێنمەوە بۆ نمونە یاری کۆتایی هونەر کەریمە ئێستاوا لە دەستمە هەندە من ما تەواوکەم طبعا کارکتەرەکانی عەرەبن یەکەچیان کوردە بەڵام هەر لەناو عەرەبان گەورە بووە یعنی دەبوایە لە شوێنێک هەندێک بە عەرەبی قسە بکەن دوای ئەتوو بیکەوە کوردی ونیە بەڵام ئەوەندا بە کوردێکی پارە هەو جوان قسەی دەکەی هەز ناکەی کە ئەوە یعنی فەزای ڕۆمانەکە لە هەناوی سەماوە و لە هەناوی بەغدایە هەز ناکەی زمانەکەی زۆر شیرنە نەتا عەرەبانەی لە کوردستانیش دەژن فێرە کوردێکی ڕەوانیش بووینە فۆنەتیکیان هێشتا عەرەبیە کوردیش دەدوێت بزەبت ئێستا شتێک تازە ببیرماتەوە کاک عزەدین پێشتر ئاماژات پێدا بۆ نمونە ئەمن برادرەکەم هەبوو کاتی خۆی خەڵکی دووهۆک بوو بەڵام سلێمانی قسەی دەکرد ئیلا بەخۆی دەبووە برێ ئەمن خەڵکی دووهۆکم ئەگەنە هەست پێ نەدەکرد بۆ طبعا باگراوندی خۆی ژیان و تێکەڵاوبوونی لەگەڵ سلێمانیان وە مێردەکەی مەسەلەن خەڵکی ئەوە بوو ببوورە با بەڕاستی برێم خۆی سلێمانی بوو بادینێکی زۆر جوان قسەی دەکرد مێردەکەی بادینی بۆ تازە بیرماتەوە ئەوە ئەگەر لە ناو ڕۆماندا هەبێت دەبێت پێشینە یعنی زمینی لێ خۆش بکەی یانیش لە زاویەیەکی دواتردا کەشفی بکەی یان بە کۆدێک لە کۆدەکان یان بە شتێک بە تەکنیکەکی جوان ئەتوو ئەو ڕێ خۆش بکەی ئەو زمینەیە بۆ ئەوەی خوێنەر قەناعەتت پێ بکە کاکە ئەوە خەڵکی سلێمانی لۆی ئەو بادینێ جوانە قسە دەکەن لەبەر ئەوەی ببیتە یەکێک لە گرەیەکانی ناو ڕۆمان کە دوای بکەیەوە ئێستا ئامۆزایەکانم هەمویان بادینیە قسە دەکەن ناسیۆ کە ئەوانە خەڵکی هەولێر بن لەبەرەوەی بۆ نمونە مێردیان خەڵکی ئەو منتیقەیە یا مەسەلەن ئامۆزایەکەم نزیکەی 10 ساڵ لە زاخۆژیایە کە بادین قسە دەکا یعنی نازانێەوە هەولێریە دەبێ ئەو زمینێ ئەتوو لە شوێنێک لە شوێنەکان بە خوێنەر بدەی بۆ قەناعەتت پێ بکە زۆر باشە ئاخر قسەمان با ئەوە بێ من دەمەوێت ڕۆمانێک بنووسم ڕێنمایی چییە بۆ ئەوەی لە زماندا و لە ئاخاوتنی کارکتەردا بەسەر هەڵەدانەکەەوە پرسیارێکی زۆر باشە یەکەم خاڵ کە دەینووسی کە ڕۆمانەکە دەنووسی ڕەشنووسی یەکەم ئەتو نابێ حسابی زمان بکەی ڕەشنووسی یەکەم ڕەشانەوەیە تەنیا فکرەکە ئەوەی لێرەیە دەینێ سەر کاغەزی جوانە ڕۆمان نووسین دوای ڕۆمان نووسین دەست پێ دەکات یعنی دوای ڕەشنووسی یەکەم لەوێ کە ئەتوو پاکنووسی یەک دووەم دەکەی سێەم چارەم پێنجەم لێوێن بەڕاستی دەبێ حسابی وشە بکەی وشە یعنی نەگرستە حسابی وشە بکەی دەبێ زۆر ورد بیەوە و دەبێ حسابی ڕێزمانیشی بکەی ئەخە کاکە لە ڕۆمانی کوردی بەڕاستی وێرانە یعنی ئەتوو تەماشا دەکەی ڕێزمانیان تەوانی لە ڕووی ڕێزمانەوە نەک هەردەمەکان هەلە ڕووی ڕێزمانەوە لە ڕووی داڕشتنەوەدا ئێستا تو لە کوردی ئەمە هەتا کولێشمان تەواو کرد داڕشتنمان هەر هەبوو نیە ئەخە داڕشتن یعنی سەرەتایات یعنی سەرتاکانی نووسینە داڕشتنمان تەواو نییە زۆر جار شتێک دەڵێن کاکە و پەیوەندی بە زمانەوە نیە زۆر پەیوەندی بێەوە هەیە ئەو شتە چییە پەرگراف سازی یانی چییە خۆی ئەو وەستای دەوێ بەڕاستی بۆ نمونە کتێبی کوردی دەکەیەوە درێ فەرش ڕاخرایە
ها يعني پاراگراف نییە نا 5 چاپتەر دەڕوا 25 لاپەڕ دەڕوا یەک پاراگراف کەت نەکرایە یعنی 25 لاپەڕ تێ یەک پاراگرافە ئێوە چۆن ڕێزمان نییە ئەوە بڕبڕێل ئەوە لایەنش سەرەکی زمانە پاراگراف سازی کو دەڵێن وشە سازی کو دەڵێن ڕستە سازی پاراگراف سازی زۆر زۆر گرنگە بەڕاستی یعنی جاری وا هەیە دەبێتە ستایل و تەکنیک ئێستا ڕۆمانوسەکەی جومپە لە هیری هیندی ئەمریکی ئیتالیا بەخۆی بە ئەسڵ هیندیە بەڵام لە ئەمریکای جنسی هەیە دوای ئێستا لە ئیتالیا دەژی و ڕۆمانوسەکی زۆر باشی دنیاە ڕۆمانێکی هەیە بە ناوی The Lowland زەوی نزم لەو ڕۆمانە پاراگراف سازی وەک تەکنیک بەکارهێنایە ئەمن لە ئاخر کتێبی باسم کردیە لە ڕخنەوە ڕۆمان باسی پاراگراف سازیم کردیان چۆن دەتوانی پاراگراف سازی وەکو ئەزانی وزش دەداتە خوێنەر پاراگراف بۆ خوێندنەوە پاراگرافەکەت بۆ نمونە درێژ 7 ڕستە پاراگرافێکی کورت 3 ڕستە پاراگرافێکی 1 ڕستەی 7 دوای 1 3 7 دەبێتە ستایل دەبێتە تەکنیکی جوان عادی زۆر جوانە ئەوە یا مەسەلەن درێژ کورت درێژ درێژ کورت مامناوان دوای درێژ بەس کاکە ئیمە هەمووی نەک درێژ هەر زۆر درێژ هەر بێ کۆتایە ئەو پەیوەندی بە زمانەوە هەیە بەڕاستی هەر ئەوە لە هەموو چالاکیە هوەری و ئەدەبیەکانماندا زۆر ڕەنجی داوەتەوە درێژدا دەڕی تۆ دەبینی لە دراماشدا 3 دقە حیوار دەڕوا ئامانجی نەگوت هیچ ناری ئەم هەم زارە دەرم کاکە ئەوە زۆر بە کورتی بەرەو کۆتایی دەرێمەوە زۆر قسان دەکە بەیسی هیچ ناری یەکشتی دیکە لەسەر زمانی کارکتەر بە ئەومان لە بیر نەچی کە ئەوەیان پەیوەندی بە دایالۆگۆ هەیە زانین دایالۆگەکانمان زۆر بێتامن لە ناو ڕۆمان زانین لەبەرچە چونکە دایالۆگ ئەرچی خۆی هەیە کاگەزەدی دەبێ پرۆت باتە پێش دەبێ شتێک کەشف بکە دەبێ کارکتەر کەشف بکە دەبێ شتێک تێدا هەبێت بۆیە دایالۆگەکە هەیە بەڵام دایالۆجی ما کابرا دوو کارکتەر یەکتر دەبین چۆنی باشی زۆر باشم ئەی گیان خۆشەویستی بەڕێزی دەبی ئەوانە فرێدەی دەبی ئەوە دایالۆگ نییەوە بەڕاستی ئەتو دەبی بێ سەر مەوزوعەکە جاروێ هەیە لە ناو دایالۆگ ئەتو کۆمەڵێک سیفەتی کارکتەر بوو بە دیار دەکەوێت ئیتر دەست خۆش بی بەخێر بێ دیسان زۆر سپاس بۆ ئێوە بینەران خۆشەویستی عزەدین و دلێر و دکتۆر گۆرانیش بۆ ئێوە تا هەڵقەیەکی دیکە خوا ئاگەی لە هەمومان بێت.